لیژنەکانی قایمقامێتی سلێمانی دەستیان بەسەر نزیکەی 3 تۆن و نیو تووتنی بەسەرچووی نێرگە لەداگرت کە خاوەنەکەی ویستویەتی بە کافتریاکانی بفرۆشێت. سبەینێ 9 ملیۆن ژەمە ڤاکسینی سینۆفارمی چینی دەگاتە عێراق. بەریتانیا دەیەوێت بەرەی نووسرا لە لیستی تیرۆر دەربهێنێت. ساڵتان لێبێت وەم کاتتان باش، هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم. سبەینێ 9 ملیۆن ژەمە ڤاکسینی سینۆفارمی چینی دەگاتە عێراق. شۆڕش خالیت باڵیۆزی عێراق لە وڵاتی چین ئاشکرای کرد. سبەینێ 9 ملیۆن ژەمە ڤاکسینی سینۆفارمی چینی وەک یەکەم وەجبە دەگاتە عێراق. شۆڕش خالیت وتوشێتی ئەو بڕە ڤاکسینەی سبەینێ پێنجشەمە دەگات بەشێکە لە ملیۆنێک ژەمە ڤاکسین کە عێراق پێشتر گرێبەستی لەگەڵ کۆمپانیای بەرهەمهێنەردا واژوو کردووە. لای خۆشیەوە دکتۆرە ڕووبا فەلاح ئەندامی تیمی پزیشکی ڕاگەیاندن لە وەزارەتی تەندروستی عێراق بە ڕۆژنامەی سەباحی ڕاگەیاندووە لە سەرەتای مانگی تەمووزەوە بڕی هاوردەکردنی ڤاکسینی ڤایزەر 10 هێندە بەرز دەکرێتەوە. لە کاتێکدا لە ماوەی ڕابردوودا هەفتانە تەنیا 50,000 ژەمە ڤاکسینی ڤایزەر دەگەیشتە عێراق. لە ئێستادا لە عێراق بە 3 جۆر ڤاکسینی کۆرۆنا هاوڵاتیان دژ بە نەخۆشیەکە دەکوترێن کە ئەوانیش ڤاکسینی ڤایزەری ئەمریکی و ئەسترازینکای بەریتانی سویدی و سینۆفارمی چینیە. لیژنەکانی قایمقامێتی سلێمانی دەستیان بەسەر نزیکەی 3 تۆن و نیو تووتنی بەسەرچووی نێرگەلە داگرت کە خاوەنەکەی ویستویەتی بە کافتریاکانی بفرۆشێت. لیژنەی کۆگاکانی سەر بە لیژنە هاوبەشەکان لە یەکێک لە کۆگاکاندا دەستیان گرتووە بەسەر بڕی 3 تۆن و 450 کیلۆگرام تووتنی نێرگەلەدا کە ساڵێکە ماوەکەی بەسەر چووە. خاوەنەکەی بەنیاز بووە بە کافتریاکانی سلێمانی بفرۆشێت. لەشکر حەمید سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی ڕایگەاند لە درێژەی هەڵمەتی گەڕان و بە دوواداچوونەکانی لیژنە هاوبەشەکانی قایمقامیەت لە گەڕێکی ڕاپەڕینی شاری سلێمانی لە کۆگایەکدا دەستیان گرتووە بەسەر بڕی 3 تۆن و 450 کیلۆگرام تووتنی نێرگەلەدا کە ماوەی بەکارهێنانی بەسەرچۆ و خاوەنەکەی بەنیاز بووە بە کافتریاکانی سلێمانی بفرۆشێت. سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی ئاماژەی بۆ ئەوەش کرد کێشانی نێرگەلە لە ڕووی تەندروستیەوە زیانی چەند هێندەی جگەرەیە ئەگەر بێت و پێداویستیەکانی بەسەر چوو بن یاخود خراپ بوو بن ئەوە زیانەکەی چەند بەرامبەرە. باسی لەوەش کرد تووتنەکە لە ناو براوە و خاوەنەکەشی ڕووبەڕووی یاسا کراوەتەوە. بەریتانیا دەیەوێت بەرەی نووسرا لە لیستی تیرۆر دەربهێنێت. ئاژانسی ئینتەرتاسی رووسی کە بشتی بە سەرچاوەیەکی دیبلۆماسی رووسی بەستووە و توێتی زانیاریەکان ئەو ئاشکرا دەکەن لە بەشێک لە دەستگا هەواڵگریە ڕۆژاواییەکان بە شێوەیەکی ناڕاستەوخۆ و تەنانەت هەندێک جار بە شێوەی ڕاستەوخۆش پەیوەندیان بە گروپە تیرۆریستیەکانی سووریاوە هەیە. ئەو سەرچاوە دیبلۆماسیە رووسیە کە داوای کردووە ناوەکەی ئاشکرا نەکرێت و تووشێتی. لەم دواییەدا جۆناسان باوێڵ نوێنەری دەستگای هەواڵگری بەریتانی چاوی بە محەممەد جۆلانی کەوتووە و پێشنیازی کردووە بە فەرمی دەستبەرداربوونی خۆی لە دژایەتیکردنی وڵاتە ڕۆژئاواییەکان ڕابگەێنێت و پەیوەندی لەگەڵیاندا ببەستێت. بۆ ئەوەش داوا لە جۆلانی کراوە چاوپێکوتن لەگەڵ یەکێک لە ڕۆژنامە ئەمریکیەکان بکات تاوەکو لەو ڕێگەیەوە ناوبانگێکی باش بۆ ڕێکخراوەکە لە جیهانی ڕۆژئاوا دروست بکات. بەرەی نووسرا بزوتنەوەیکی جیهادیە و ساڵی 2012 لە سووریا دامەزراوە خۆیان وەک لقێک لە ڕێکخراوی ئەلقاعیدە ناساندووە و بۆ هۆیشەوە ئەمریکا لە دیسەمبەری 2012 ئەم بەرەی خستوەتە لیستی تیرۆرەوە. بانکی نێودەوڵەتی ڕایگەیاند 5 ملیۆن عێراقی هەڕەشەی بێکاربوون و هەژاریان لەسەرەوە دەژڵێت لەم ساڵدا هیچ قەرزێک ناداتە ئەو وڵاتە. بانکی نێودەوڵەتی لە راپۆرتێکی داشکرای کردووە نزیکەی 5 ملیۆن عێراقی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە هەڕەشەی هەژاری و بێکاربوونیان لەسرە. بانکی نێودەوڵەتی ئاماژەی بۆ ئەوەش کردووە کێشەداراییەکان و دابەزینی نرخی نەوت هۆکارێکی دیکەن بۆ ئەوەی 5 ملیۆن عێراقی لە دۆخێکی سەخت دابژین. بانکی نێودەوڵەتی ئاماژەی بۆ ئەوەش کردووە لەم ساڵدا هیچ قەرزێک ناداتە عێراق. دووەم گەورەترین کەشتی سەربازی ئێران لە دەریای عومان ئاگری گرت بەهۆی کۆنتڕۆڵ نەکردنی ئاگرەکەشەوە. کەشتیەکە بە تەواوەتی نقم بوو. دوای ئەوەی کەشتی سەربازی خارک ئاگری گرت هێزەکانی نێو کەشتێکە ڕزگار کران و گوازرانەوە وشکانی. بەڵام هەوڵەکان بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە سەرکەوتوو نەبوو. سەرنجام کەشتیەکە بە تەواوەتی نقم بوو. تا ئێستا هێزی دەریایی سوپای ئێران هۆکاری ئاگرکەوتنەوەکەی ئاشکرا نەکردووە. بەڵام وتویەتی کەشتیەکە کەشتێکی پشتیوانی و ڕاهێنان بووە چونکە ئاگرەکە بۆ بەشە جۆرا و جۆرەکانی کەشتێکە تەشەنەی سندووە و کۆنتڕۆڵکردنی ئەستەم بووە. کەشتێکە لە ساڵی 1970 لەلایەن بەریتانیاوە بۆ ئێران دروست کراوە.
لە دوای کەشتی مەکران دووەم گەورەترین کەشتی سەربازی ئێرانە. خواتان لەگەڵ بێت.